بابەتەکە گفتوگۆی زیاتری پێویستە بۆیە میوانداری بەڕێز سعد ئەمجد فارسمان کردووە کە بەڕێزیان بازرگانی ئۆتۆمبیلن ئەو لێرە میوانی ئێمە پێویستەکە لە نزیکەوە پرسیاری ورتر لە بەڕێزیان بکەین بەخێراتن کاکسەر ئەم کاتت باش جار با بزانم خۆت ئۆتۆمبیلی کارەبایی هەیە؟ خۆم نیمە تا ئێستا بەڵام بەکارم هێناوە بەڵێ چۆنە ینی معاملەکردن لەگەڵا چۆنە؟ زۆر باشە یەکێک لەوانە ئەم بۆ ژینگە استیفادەیەکی زۆری هەیە لە هەموو وڵاتانی جیهان خواست لەسەر ئۆتۆمبیلی کارەبایی یەکجار زۆرە پاش ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش بڕیارێکی دەرکرد بەڵێ ئێستا بڕیاری دەرکردووە کە هیچ باجێ لەسەر یاخود هاوردەکردنی ئەم ئۆتۆمبیلی کارەبایی وەرناگیرێت ئەبێتە یارمەتی دەر بۆ ئێوە و خەڵکیش بەڵێ سوودەکانی چییە؟ بەتەئکیدی تۆ مەسەن کە ئەم هەموو پارێت بۆ دەگەڕێتەوە و هەم ئۆتۆمبیلەکەش باش بێت بۆ خۆت و بۆ ژینگە هەر ئەوە بەکاردێنی و هەروەها خواستی زۆر لە ئۆردەری زۆر لەسرە خەڵک زۆر داوا دەکا ئۆتۆمبیلی کارەباییان دەوێتن ئۆتۆمبیلی هایبریدیان دەوێتن باش ئەم بڕیارەش هەر ئۆردەرێکی یەکجاری لەسرە ینی دوای بڕیارەکە ئۆردەرەکان زیادی کردووە لەلایەن بازرگانانەوە خۆتان هەوڵتان ناوە زیاتر هاوردە بکەن زۆری زیاتری کردووە و خۆشمان لە بەرنامەماندا زۆر زیاتریکەین باشە وردەکاری زیاتر لەسەرەوە لە کام وڵاتەوە زیاتر و یاخود با بڵین لە کام کۆمپانیا ئێوە زیاتر هەوڵێن هاوردەیکەن لە ئۆتۆمبیلی تێسلا یەکجار زۆرە نرخەکەی چۆنە بۆ ئاستی بژێوی با بڵین تێگڕایی خەڵکی ئێمە باشە زۆر چاکە بە ینی بەنسبەت ئەو ئۆتۆمبیلەکەی خۆی و قووەتی و ئەوانەی هێزەکەی زۆر باشە نرخەکەی کاک سعات خەڵک تۆزێک مشکلی شتێکی هەیە ئەڵێ ئەگەر بیشی بکڕم ڕاستە دۆستی گیرفانیەتی دۆستی ژینگەیەتی سەلامەترە بەڵام نابێتە کێشە خەلە لە تەکنیکیەکانی بۆ نمونە کەسانی شارەزا هەن کە بتوانن ئەگەر کێشەیەکی بێت چارەسەری بکەنتیایە نەخێر هیچ خەلەلێکی تێدا نیە ئۆتۆمبیلەکە بە هەمووی تۆ بڵی کارەباییە یعنی وەکو ئۆتۆمبیلی ئاساییە ئۆتۆمبیلی ئاسایی هەزار شتی تریتدا هەر شتێکە بەڵامەوە بە هەمووی بە کاملی کارەبایە هیچ خەلەلێکی تێدا نیە ئەگەر خەلەلیشە بوو کەسانی شارەزا هەندێرە لە هەرێمی کوردستان بازرگانێک کە ئەم ئۆتۆمبیلانە هێنن کەسانی شارەزاتان لە بۆ دروستبوونی ینی ئەو هەماهەنگن لەگەڵیان بەڵێ بزەبەت هەیە و زۆریش مەسەن بەنسبەت پاتریکە بەڵام پاتریکە تا ئێستا هیچ کێشەیەکی نەبوو ئەگەر شەبێ کەسانی شارەزا ئۆتۆمبیل ینی ماڵی سەرجادەیە ینی ڕسقی سەرجادەی تۆ نییە زۆر جار داعم ڕۆیات پارچێ لە وڵاتی ئێمەش ئەم کێشانە بەردەوام لە دنیاش هەیە پارچە یەدەگی هەیە لێرە ئەوەندەی بزانم لێرە هەیە بەڵام بەو ڕادەیە نییە یەکجار زۆر نییە خەڵک زیاتر ئۆردەر دەکە لە وڵاتانی دەرەوە مەسەڵەن خۆتان وەکو کۆمپانیاکانتان یاخود وەکو بازرگانی کردنتان پارچە یەدەگ ئەتوانن هەماهنگ بەڵێ دەتوانین هەر کەسێک ئینشاءالله کەس تووشی حادسەش نابێت بەڵام ئەگەر هەبوو ئێمە هەمانە ئینشاءالله هەگەرش نەبوو ئۆردەر هەیە لە دەرەوە دەیهێنین ئینشاءالله کەس ئەی ئۆتۆمبیلانەی کە هایبریدن ینی ئەتوانێت بە کارەبا و بە بنزینیش بکە ئەمە تا چەند خواستی لەسەرە ئەوەش خواستێکی لەسرە خواستێکی زۆری لەسرە ئەویش چونکە تۆ 160 ئەو کارەبایە ئەوەی تری بنزینە ئەویش خواستێکی زۆری لەسرە دڵنیایی لەسرە کاک سعد بەڵێ زۆریش دڵنیایەکی زۆری لەسرە ناڵێم خەڵکەکە ئێستا زۆر داوا دەکات ڕاستی ینی ڕۆژانە من نییە خەڵک نێنە لام داوای ئۆتۆمبیلی کارەبایی نەکەن هایبرید و بنزین هایبرید ینی کارەبایی بە کاملی خەڵکێکی زۆر یەکجار داوا دەکات خاستن لەم هەفتەیە باش ئەم بڕیارە هەر یەکجار خەڵک زۆر داوای کردیە لە چونکە تۆ بڵێ نەڵێ لە نرخی دێتە خوارێ ئەو کە تۆ مەسەنا ئەو ڕسمی گومرگی نادەی هیچ پارەیەک شتێکی نادەی خەڵکەکە زۆر داوای کردیە ئەوەندەی زاناریشم هەبیتن لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستاندا لە تابلۆکردنیش لێ خۆش بیتن ئەو پارێک کە تۆ دەیدەی مەسەن چەند پارەیەکە بۆ مەسەن ڕقمی بکەیت حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی زانیم هەیە لە بەرنامەیدا ئینشاءالله لەویش لێ خۆش بڵێ ئەویش بڕیارێکی زۆر چاکە گرانترین نرخی ئەم ئۆتۆمبیلانە بە هایبرید و بە کارەبایەکەشەوە لەگەڵ هەرزانترینی لە چه ئاستێکە هەرزانترینی بە چۆنە گرانترینەی بەچ خۆی هەرزانترینی وەبزان دەگاتە 18,000 دلار 19,000 ئەوی تریشی گرانترینی ناگاتە 25 هەرەندا 2 دەفتەر و نیم گرانترینەکەی ئەوی تریش هەرزانەکەی بە 190 هەتا 2 دەفتەر باشە بە ڕێژە کامیان زیاترێنن ئۆتۆمبیلی تەواو کارەبایی یاخود هایبرێدەکەن خۆی پێشتر
هەر هایبرید و بنزینەکە زیاتر بەڕاستی بەڵام ئێستا بازرگان زۆر داوا دەکەن دەڵێن سیارەی کارەبای دێنین لە پاش ئەم بڕیارە ئەو بڕیارە خۆی لە 11/9/2024 دەرچوو لە پاش ئەو بڕیارە خەڵک زۆر گوتی و زۆریشان کڕیوە ئێستا چەند ئۆتۆمبیلی کارەبای هەیە لە هەولێر بە تەقریبی والله داتاکەم وەرنەگرت چونکە خۆی ئەوەی کە ئێوە هاوردەتان کردو ئەزان لە بازاڕەکان گەیشتۆتە 2000 3000 نانە زۆریش زۆر زیاتریش گەیشتەوە بەڵێ بەس خۆی تۆی بڵێنە لێ کەم بوو لە پێش ئەو بڕیارە کەم بوو بەڵام ئەو بڕیارە یعنی ئەوەکی زۆر کاراسانەیەکی زۆر لە بازرگانان و خەڵک و لۆ ژینگە و بۆ هەموو کەسێک ئەو بڕیارە زۆر چاک بوو ڕاستی دەستخۆشی لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەو بڕیارە باشە ئەگەر کەسێک ئۆتۆمبیلێکی کارەبایی بکڕێ داوای بکات ئێوە بۆیان بێنن بە چەند ماوەی چەندێک گاتە هەرێمی کوردستان لە ماوەی تقریبا مەسەلەن تو ئەگەر ئۆردەری بکەی خۆی لە ئەمریکا ئۆردەر دەکەن زۆر و هەروە لە وڵاتی ئیماراتیش ئەگەر لە وڵاتی ئیمارات داوای پێ نزیکەی 15-20 ڕۆژ دەخایێنێت تا بێتەوە هەرێمی کوردستان لە تۆزێک لە ئەمریکا تاخیر دەبێت ئەمریکا چونکە دوورە زۆر نییە ئەگەر بگاتەوە شار کاتێکی باشەوە نییە کاتێکی باشە تەبعاً بەڵام خۆی لە ئەمریکا زۆر کاتی دەوێت باشە کاک سعات مەلە خەڵک لەوانەیە کێشەی ئەوەی هەبێت ینی بزانێت کە هەموو شوێنێک جێگەی بارگاویکردنەوەکەی لێ نییە لەبەر ئەمە خەمی بێت ئەوە چۆن چارەسەکە ئەتوانێت لە ماڵەوە بەو کارەبایی هەیە یاخود وێزگەکان زۆر کراوە لە بەرامبەرەوەی کە تۆ پێشبینیەکەی لە دویان بڕیارە ڕێژێکی زۆر لەو ساهرانە بێت ئێکەواتە بە لە بەرامبەر وێزگەکانی بارگاویکردنەوەش زیاتر بکرێت تامان ئەمە پشت بە چیە بەستن ئەوە خۆی هەر هەبووە حکوومەتی هەرێمی کوردستان لە زۆربەی جێگەکان داینەوە لە زۆربەی هەردایری حکوومەکان لە وێزگەکان ئەو شەحنەیان دانەوە خۆشی ئۆتۆمبیل لەگەڵیتی تۆ هەر لە ماڵەوەش دەتوانانی ئۆتۆمبیلەکەت شەحن بکەیتەوە زۆر احتیاطیە ئەوەی تر ئاسانتر باشە هەندێک لەم ئۆتۆمبیلانە لە فەحز دەرناچێت یاخود لەوانەیە لە ژێر ئەو پێوەرانەی کە دیاری کراوە ئەم ئۆتۆمبیلە دەرنەچێت بۆیە تابلۆیان پێ نادرێت بزەمە ئەم کێشەیە چۆنە چییە؟ وڵی ئەو کێشەیە کێشێکی بەڕاستی لە مێژە هەیە باشە ئێستا ئۆتۆمبیلی زۆر هەنا زۆریش هەنا کەەوە تابلۆیان پێ نادرێت لەبەر ئەوەی شاسییان لێدراوە دامیان هەیە لە شاسی حکوومەتیش لە مێژە قراری دەرکردووە هەر کەسێک ئۆتۆمبیلی شاسی بکرێت دامی هەبێتن تابلۆی پێ نادرێت بەس خەڵک هاوردەی کردووە ڕاستی هاوردەیان کردووە ئێستا تابلۆیان پێ نادرێت ئەوەش داواکانی لە حکوومەت بەڕاستی چکە خەڵێکی زۆر زەرەریتی داواکان لە حکوومەت هەرێمی کوردستان بڕیارێکیش بۆ ئەم ئۆتۆمبیلانە دەربکات ئایا چ ڕێکارێک بگرێنە بەر بۆ ئەو ئۆتۆمبیلانە تابلۆیان پێ بدرێت تابلۆیان پێ چکە تۆ بڵێ نەڵێ مەسەن من ئۆتۆمبیلێکم هێناوە کە ئۆتۆمبیلم هێنا ڕسمی گومرگیم داوە پارەم داوە شتێکی زۆرم داوە ئەگەر مەسەن لێرە بەڵام ئەمە لە پێناو پارێزراوی خەڵک نییە لە بەرەوەی کە ئۆتۆمبیلێکی سەلامەت و لێدراوی نەبێ بەڵێەوە زۆریش چاکە مەسەن تۆ کو ئۆتۆمبیل شاسی هەبێ شاسینە لێدراو نەبێت ئەوە لە سەلامەتی خەڵکە لە سەلامەتی شۆفێرە بەڵام ئۆتۆمبیلێکی زۆر خەڵک بەدەستیەوە دەناڵێنیتن ینی تۆ بڵێ ناڵێ پارەیەکی زۆر لەناو ئەو ئۆتۆمبیلانەیە ئەگەر حکوومەت بە بڕیارێک دەربکات و چەند ڕێکارێکیش بنووسیتن هەم بۆ حکوومەت استیفادە بێت و هەم بۆ خەڵک و هەم بۆ بازرگانەکانیش داوا کاریش لە حکوومەت ئینشاءالله بڕیارێک دەربکات بۆ ئۆتۆمبیلانە سعادە ئەمجد فارس زۆر سپاس بۆ بەڕێستان بەخێر هاتن زۆر مەمنون دەستی خۆش بێ